يوم نطوي السماء كطي السجل للكتب كما بدأنا أول خلق نعيده وعدا علينا ولقد كتبنا في الزبور من بعد الذكر أن الأرض يرثها عبادي إن في هذا لبلاغا لقوم عابدين وما أرسلناك إلا رحمة لا إله إلا الله والله أكبر ولله الحمد. بسم الله الرحمن الرحيم ولله الحمد. بسم الله الرحمن الرحيم إنا فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر. صدق الله العظيم. هر لسر همان تون ومقامي أو الصلاة والسلام عليك الصلاة والسلام عليك يا سيدنا يا
الصلاة والسلام عليك يا شفيعنا يا شفيع المذنبين يوم العرض على الله. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. بۆ نوری دیدەم دەنێرم سڵاو، چونکە هەر ئەوە شایستە و شیاو. سەڵاوات دەنێرن خوا و فریشتەکان بۆ نوری چاو و ئازیزی دڵمان. بە ئێمەش ئاوا کراوە فەرمان، بنێرن سەڵاوات بۆ پێغەمبەرمان. ڕۆژی هەینیە ڕۆژی هەینیە و بنێرن سەڵاوات، گەردەتانەوێ بگەن بە ئاوات. هەر سەڵاواتێک لەسەر سەروەرمان، خوا دە سەڵاوات دەدا لەسەرمان، هەروەها لەسەرتان ئینشا ئەڵڵا. ئازیزان و خۆشەویستان، ئێستاش وتەیەک لەلایەن زۆر بەڕێز دکتۆر کامیل شارباژێڕی، مامۆستای زانکۆ و بەرپرسی لقی سلێمانی ئینستیتیوتی ژیار، با جەنابی دکتۆر بفەرمێت. السلام عليكم. بناوی خوای بەخشندەی میهرەبان، درود و سڵاو بۆ سەرجانی سەرداری مرۆڤەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. ئامادەبوانی ڤیستیڤاڵی بارانی ڕەحمەت بەناوی لقی سلێمانی ئینستیتیۆتی ژیار و گروپی بێخودەوە زۆر زۆر بەخێراتنتانەکەین. خۆشحاڵین بە هاتنتان، ئاسوودەتان کردین. بانگهێشکردنی بەڕێستان بۆ ئێرە تەنها و تەنها مەبەستمان ئەوە بوو لە جەنجاڵی دنیا تۆزێک دوورتان بخەینەوە و ئاسوودەیی بەدڵەکانتان بهێنین و ڕۆحتان ئاسوودە بکەین. ئەوەی ئەمڕۆ لێرە گوزەرێ تەنها و تەنها تنۆکێک وەفایە بۆ سەرداری مرۆڤایەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. تنۆکێک وەفایە بۆ ماندووبوون و شەونوخوونی و ئەو هەموو ئازارەی لە پێناوی مرۆڤایەتیا چێشتی. وەک قورئانە فەرمێ وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین، ئیلا ڕەحمەتەن للعالەمین، نەک موسلیمین، عالەم دنیا مرۆڤایەتی هەمووی لەژێر سێبەری ڕەحمەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم ئۆقرەی گرتووە و ئۆژنی گرتووە و ئاسوودەیی ڕۆحی بۆ هاتووە. تەنها ئاسوودەیی ڕۆح شەتە بەڕێزان، ئاسوودەیی ڕۆح نەبێ لاشە بە هیچ شێوەیەک ئاسوودەیی وەرناگرێ. ئەمڕۆ ئێمە لێرە هاتووین پێتان بڵێین ڕابەری مرۆڤایەتی ئێوەی لەبیر نەکردووە، ئەوەی ئێستا گوزەرێ هەر ئەوە گوزەراوە پێش 1442 ساڵ. سەردار و ڕابەری مرۆڤایەتی تەنها ئێمە شانازی پێوە ناکەین و تەنها ئێمە نایناسین. مایکل هارت، نووسەر و ئەدیب و موسەقەفی ئەمریکی بەڕەغەڵەز جوولەکە، کتێبێکی نووسی بە ناوی 100 ناودارەکەی جیهان. لەو ڕۆژایە کە کتێبەکەی ئەعلان کرد، لە مەراسیمی ئەعلانکردنی کتێبەکەیە هەموو ئامادەبوانی تووشی شۆک کرد. وتی حەقیقەتێک هەیە ناچارم بیڵێم، ویژدانم ڕێی نەدام کە نەیڵێم. ئەویش ئەوەیە هەموو دنیا گەڕام، 100 ناودارم لە هەموو دنیا کۆ کردەوە.
بەڵام نەمتوانی لە ڕیزبەندی یەکەما محەممەد المستەفا صلی الله عليه وسلم نەنووسم لە ڕیزبەندی یەکەم کەس محەممەد المستەفای نووسی وتی تەنها و تەنها ڕابەرێک کە توانی بێتی 1442 ساڵ تا ئێستا و تا دنیاش دنیای ڕابەراتیان بکاو شوێن کەوتوانی خۆشیان بوێ تەنها محەممەد المستەفا صلی الله عليه وسلم کە نزیکی 2 ملیار مسلمان ئێستا لە سەر تاسەری جیهانە ئەو ڕابەرە ئەو پێشەوەیە بە سەروەری خۆیان نەزانن. نامەوێت لێ زیاتر کاتتان بگرم، دووبارە و سێبارە بە خێراتنتانەکەم. زۆر زۆر خۆشحاڵ بووین، ئاسوودەیەکی ڕۆحی ئینشاءالله بەسەر هەمووتان نابارێ. یاخوا بەخێر بێن، والسلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. يا بائعا أمان عربية، يا بائعا في أرض طيبة عنبرا بجوار أحمد لا تبيع العنبرا، إن الصلاة على النبي وآله يشدو بها من شاء أن يتعطرا، صلوا على خير البرية تغنموا، عشرا يصليه الملك الأعظم، من زادها ربي يفرج همه، والذنب يعفى والنفوس تنعم، بأبي وأمي أنت يا خير الورى، بأبي وأمي أنت يا خير الورى، وصلاة ربي والسلام معطرا، يا خاتم الرسل الكرام محمد، بالوحي والقرآن كنت مطهرا. خۆشەویستان، وتەی گروپی بێخود لەلایەن دکتۆر محەممەد حاجی ئامانجەوە پێشکەشەکرێت با دکتۆر محەممەد بفەرمێت. تۆ چییە خۆیان قۆزەبی؟ باڵاشت بەرزە ماشەڵڵا، دەفەرموو. السلام عليكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الحمد لله الحمد لله الحمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله. الحمد لله حمدا كثيرا طيبا مباركا فيه ملء السماوات وملء الأرض وملء ما بينهما وملء ما شئت من شيء بعد. الحمد لله حق حمده، والصلاة والسلام على من لا نبي بعده، محمد صلى الله عليه وعلى آله وسلم وصحبه تسليما كثيرا. برزان خوشويستان، دایکان و باوکانی بەڕێز، مامۆستایان و میوانە خۆشەویستەکانمان، گەنجان و خۆشەویستانی خوددا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەوە زیزانەی کە ئەرکتان کێشاوە لە دەرەوەی شاری سلێمانی تەشریفتان هێناوە. یاخوا بەخێر بێن سەر چاوانمان، زۆر خۆشحاڵین بە هاتنی هەموو لایەکتان. هەڵبەت هاتنی ئێوە ئەو پەڕیجەی دڵخۆشیە بۆ ئێمە وەکو گروپی بێخود کە بە هاوبەشی ئینستیتیوتی ژیار پێکەوە ئەم کارەمان کردووە و خۆی گەورە یارمەتیاوین بۆی کە ئەم کارە بکەین. سوپاسی هەموو لایەکتانەکەم کە تەشریفتان هێناوە. هەڵبەت ئەمەوێ بە کورتی ئەم ماوەی پێشووتان بۆ باسکەم کە باوڵێن خەریکی تەمرین بووین و خەریکی ئامادەکاری فیستیڤال بووین. لێتانی ناشارمەوە زۆر جار تووڕەبوون و دڵخۆشی و دڵناخۆشی زۆری تێکەوتۆ. زۆر جار هەبووە یەکێک لە برادرانمان عاجز بوون و دوای ئاشمان کردوتەوە، یەکێکی تر عاجز بۆ ئاشتمان کردوتەوە، یەکێ دواکەوتوە عقوبەمان ناوە، یەکێ زوو هاتووە خەڵاتمان کردووە. هەرچەند خەڵاتەکە کەم بوو، بەڵام سپاس بەخوای گەورە ئەلحەمدولیلاوە ئەخیرەن گەیشتنە ڕۆژی ئەخیر و گەیشتنە ئێرە و هاتینە خزمەتتان. زۆر بە پێویست ێزانم لێرەوە سپاسی کۆمەڵە کەسی ئەزیز و خۆشەویست و تایبەت کەم کە هەردەم هاوکارمان بوون، هەردەم لەگەڵمان نابوون، هەردەم یارمەتی دەرمان بوون.
لێرە زۆر سوپاسی کاک مەریوانی کاک حاجی جەمالەکەین کە بڕی زۆری بارەمادیەکەی ئەم فیستیڤاڵی لە ئەستۆ گرت و خی گەورە زای خێری باتەوە. لە پاشەو کاک شەخ سعدی، لە پاشەو کاک حاجی ئامان، خی گەورە زای خێریان باتەوە یا ڕەبی. هەڵبەت بەدەر لەوان خی گەورە زای خێریان باتەوە کە ئەوان هەم هاوکارمان بوون لە ڕووی مادی و معنەویەوە، کۆمەڵە کەسی زۆر هەن کە ئێمە ئەبێ لە ڕووی معنەویەوە سپاسیان کەین. ئەمە زۆر سپاسی ئینستیتیوتی ژیارکەم کە زۆر لە خۆبوردوانە کە زۆر هاوکارانە مدەی 6 مانگە ئێمە لەوین لە خزمەتیانین، تەمرینی لەگەڵاکەین، تەمرینەکەین لە شوێنەکەیوان بەبێ و هیچ ڕێگریەک بۆ ئێمە دروستکەن، بەبێەوەی کە ڕۆژێک بڵێن کاکە ئستەمەیەن یا دوایی وەرن، هەچ کاتێ هاتبێتین دەرگایان کراوە یارمەتیان ناوین لە ڕووی مادی لە ڕووی معنەویەوە. زۆر سپاسیانەکەین، بەتایبەت کاک دکتۆر خالید، بەتایبەت کاک دکتۆر کامیل کە بەڕاستی لەم کارەیە تەواو ماندووبوونی پێوە دیار بوو. خی گەورە زای خێری باتەوە. لە پاشان ئەمێ زۆر سپاسی حیکمە بکەم، چونکە هەموو ئەو گەنجانی کە لێرەیان بینن لە 170 بۆ 80یان بەدەر لەوەش سپاسی حیکمە، سپاسی ئیقرا، کە سپاسی حیکمەکەم بەتایبەت لەبەرەوەی کە زۆرێک لە ئێمە لەوێ تەلەبەین و لەوێ مامۆستاین و هەمیشە هاوکارمان بوون لە ڕووی معنەویەوە حتا لە ڕووی مادیەوە. کۆمەڵە مامۆستای زۆر ئەزیزن کە ڕۆژانە تەلەفۆنیان بۆ کردوین کاکە چیتان پێویستە بابین. بەڕاستی ئەمە گەورەیە بۆ خۆیان، خی گەورە زای خێریان باتەوە. و زۆر گرنگە سپاسی دایک و باوکانمان بکەین، ئەو دایک و باوکانانەی کە ڕێی ئێمەیان ناوە کە ئەم ئیشە بکەین، چونکە بەڕاستی ئەگەر هاوکاری و یارمەتی ئەوان نەبوایە و ڕێیان پێ نەیەینایە ئەو کاتە ئێمەش نەمانەتوانی شێکی وا بکەین. زۆر سپاسیانەکەین، سپاسی یەکە بە یەکەی دایک و باوکانمانەکەین، سپاسی دەفژەنەکانمانەکەین کە زۆر جار سەربازی ونن و دیار نین و ناویان ناهێنرێ و ڤیدیۆشیان دانانرێ، بەڵام ئەگەر دەفی ئەوان نەبێ هەڵبەت قەسیدەی ئێمە دەورێکی نابێ. بۆ زۆر سپاسیانەکەین، بە تایبەت مامۆستا ڕاستان کە بەڕاستی زۆر هیلاک بووە بەدەست دەفژەنەکانمانەوە بۆ تەمرین کە دوای شەڵا خۆتانەی بینن لەویا لە هەمویان هیلاکترە بێ، مشکی لە هەمویان مەشغوڵترە بێ، حتا جاری وا هەبووە بە زمانی خۆی ئەوە نەتوڕەم خەریب بۆ دەفەکە بگرمە دەفژەنەکە، بەڵام ئەلحەمدولیلا گەیشتنە ئاخیر و هەموو شتێک کۆتایی هاو. و ئەسپاسی بەڕێزان کاگیات ئیدریس کە بەڕاستی خی گەورە زای خێری باتەوە زۆربەی دیزاینەکانی گروپ ئەو خەریکە لە خۆبردووانە بەبێەوەی کە بڵێ نە و ئەمڕۆ دیزاینێکی هێنێ سبێنە بۆمان تەواوکە، سبێنی دیزاینێکی هێنە دووسبێ بۆمان تەواوکە، کە بەڕاستی ئەمانە هەمووی جێ دەستخۆشین. سپاسی کاکە یوسف و کاک محەممەد هاوڕێ کە بەڕاستی جێدەستیان دیارە لە بەڕێوەبردننی بەشێک لە سۆشیال میدیاکانمان. ئەمەی کە تا ئێرە هاتووە هەمووی فەزلی خی گەورەیە و هەموو لایەک سەربەرز و سەلامەت بکات خی گەورە، هەمیشە بمێنن بە سەلامەتی. و لە کۆتایی ئەمەوێ سپاسی دوو ئەزیز بکەم، بە تایبەت کاک محەممەد کە خاوەنی ئاڤەند هۆمن کە بەڕاستی ئەو ئینار و شتە جوانانە خی گەورە زای خێری باتەوە، ئەو پێشکەشی کردین فەرمووی بالاتان بێت زۆر بە هاوکارانە. و سپاسی زەیتون خانەکەم کە لە دەرەوە شیرینیدا بەشەکر بەسەر ئێوەی خۆشەویستە، یاخوا بە خێرمە سەر چاوانمان زۆر خۆشحاڵین بە هاتنی هەموو لایەکتان. بە ئیزنی خی گەورە قەسیدەکان ئەوەی کە لای ئێمەوە لە خزمەتان نابین بە جۆرێکە بێ لە یادگاری هەر هەمووتانە بمێنێتەوە. و ئەو دوو ئەزیزەش کاک دکتۆر شێرزاد عەبدولوهاب، کاک دکتۆر زانا ئەحمەد قەساب لە خزمەتیان نابین. لە پاشان ئەوە ئێمە دووبارە قەسیدەمان هەیە وە سپرایزەکەش بۆ کاتی خۆی باسەکەین و زۆر تایبەتە. ناوی نایانم ئیشەڵا کاک مەحموود خۆی پێتانەڵێ، بەڵام یاخوا بە خێر بێن سەر هەردوو چاوانمان زۆر خۆشحاڵ بووین. سپاس. دەستخۆش محەممەد جان، موفق بیت ئینشاءالله. خی گەورە یار و یاوەرتان بێ، پشتیوانتان بێ بۆ ئەوەی لە ساڵانی داهاتوش بە هەمان گوڕوتینەوە بتوانن ئەم جۆرە چالاکیانە ئەنجام بدەن. قوربانی عەسرت، قوربانی عەسر و ڕۆژ و ئێوارەت، قوربانی یەثرب وابوو بەو شارەت، نەک جارێ سەد جار بە قوربانت بم، قوربانی باڵا و ڕەوزەی جوانت بم، قوربانی غار و
جوتە یارت بم قوربانی پاژنەی گەستەمارت بم قوربانی پاژنەی گەستەمارت بم هەرچەند مارەکەش تاسەی دیدار بوو کەی مەبەستی لا ئەزیەتی یار بوو ویستی ماچی کە پاژنەی زۆر جوانی ڕێیدا بۆ خزمەت نوری ڕەبانی ئەویش عاشقە و تاسەی لیقایە شەیدای جەماڵی ڕەسوڵ اللهە صلى الله عليه وسلم. خۆشەویستان ئێستا گروپی بێخود لێرەدا بەرهەمێکمان پێشکەشەکەن با بفەرمنە سەر ستەیج تەشریف بێنن کوڕینە فەرمون تەنها یەک شت زۆر پێویستە بۆ ئەم کوڕانە بۆ ئەم پیاوە ئازیزانە بۆ ئەم گەنجە خوێنگەرمانە دوعای خێر و بەردەوامی و ئیستیقامەیە خوای گەورە ئیستیقامەیان پێ ببەخشێ بۆ لەبەر ئەوەی هاوشێوەی ئەم کوڕانە هاوشێوەی ئەم گەنجانە لە زۆربەی هەرە زۆری کەناڵ و ڕاگەیاندنەکانە بینین خەریکی کلیپکردنی نەشیا و نەگونجا و ناڕێک و ناشرین و تێکدەری شیرازەی کۆمەڵایەتین ئەمان خۆشەویستی خۆیان بۆ ذاتی پاکی محەممەد الموستەفا لەم ڕێگەیەوە دەرەبڕن مامۆستایەکی ئاینی بە هەمان شێوە لە ڕێگەی وتارەکەیەوە دکتۆرێک کاتێک کە خزمەتی نەخۆشێک ئەکا باشتر تەداویەکە چارەسەرێکە لەوەشە هەر سەدەقە و پاداشتی بۆ نووسرێ ئەویش هەرەگەڕێتەوە بۆ خۆشەویستی دین و محەممەد الموستەفا صلى الله عليه وسلم. فەرمون بەرهەمی خۆتان پێشکەشکەن موفق بن. بسم الله جا دووسێ کەسم بیر نەچێ تۆزی بیرم چوو ڕاستیەکەی خۆی گەورە خێری تۆڕی میدیایی پێیان باتەوە کە بەڕاستی نەقڵیان کردووە و خۆی گەورە سەلامەتیان کا و هەمیشە و هەردەم هاوکارمان بوون لەگەڵیا ئەو پێشانگا جوانێکی ئێوە لە دەرەوە بینیتان پێشانگای نوری پێنووس کە کاکە ڕەنج ئامادەکاری بوو لەگەڵ قوتابیەکانیە زۆر خۆشحاڵ بووم بۆی کە ئیشێکی جوان کرا و الحەمدولیلا زۆر جوان بەڕێوە چوو و زۆر سپاسی تەلاری هونەر لەگەڵ کاکی هەرشی عەزیزەکەین کە بەڕاستی بە تەواوی جێدەستیان دیارە و خۆی گەورە خێریان باتەوە. سيد عالم محمد صلوات قربانی تو قربانی یارانی تو سینا سپارانی تو لك آياتي به مخاطر لك آياتي به مخاطر مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم للخلق كلهم أصحابك بدري قرباني ري قدري لعشق روي بدري سرماستي زوقي كدر مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك
كلهم الخلق كلهم صادوسيان زاكاسن بروح ودل اقداسن وكو قولي نوراسن لا باياخي إحسان وفهر لا باياخي إحسان وفهر مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم الخلق كلهم فرشتا روب هامو خوش خلق خوب هامو فرشتا روب هامو خوش خلق خوب هامو قربانی تو بون هامو بو تو ببون باسو پر مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم أبو بكر صديقيته حازري تحقيقيته ناصري تصديقيته لغار وشار وكدر مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم هم ياري خاون شكو شيري دارو دشتوكو یاری خاون شکو شیری دارو دشتو آی هم یاری خاون شکو شیری دارو دشتوكو کفاری ناستو حضرتي مولا عمر مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم عثماني كاني حياة بالضر لا نور ضيا نوري شاي أنبياء لمالي أوهات نادر مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم أكبر آل نبي حصري زهري نبي حسرتي مولى علي حيداري خاون هنا حسرتي مولى علي حيداري خاون هنا مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم
أجمعين رزاي خواي عالمي لسر أوان أجمعين رزاي خواي عالمين لسر أوان أجمعين أمبو أواي تابع عبوديني خير البشر مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. يا كبري أميدي لقنيزي كرمان عيد البابا محمد لو تاكيد أماني عيد البابا محمد لو تاكيد أماني شاهدي دداد جمني سر راس أمينا شاهدي دداد جمني سر راس أمينا خاكي دلي هركس كغلستاني أمينا خالي لألم فخت لخمدور لكينا دربازي ديانا وري برتاري بتينا هركس كدلي داوى بسر داري مدينة هركس كدلي داوى بسر داري مدينة تسكر زوباخي وكاني وريبه هركس كرزو باخي وكاني وريبه دو چاري ديان شي وخمو دردي سريبه دو چاري ديان شي وخمو دردي سريبه روكات محمد فتماي آري بريبه دانا خيد بينيتا تيمان بزينا دانا
کەسە ئاشنا بەڕەبی بێ حەوجێیە بە چاو ساغ و ئەویندار و تەبیبێ وا لازمە شێتانە بەدڵ یاری نەبی بێ وا لازمە شێتانە بەدڵ یاری نەبی بێ هەر کەس لە بووم و لێڵەوە عەوداڵی یەقینە هەر کەس لە بووم و لێڵەوە عەوداڵی یەقینە خاکی دڵی هەر کەس کە گوڵستانی ئەوینە خاڵی لە ئەلەم پوختە لە خەم دوورە نەکینە دەربازی دەیان ئاوەری مرتاوی بەتینە هەر کەس کە دڵی داوە بەسەرداری مەدینە هەر کەس کە دڵی داوە بەسەرداری مەدینە تاسەی باڵاو تۆ هەر وەختێ کردیۆ تاسەی باڵای تۆ سڵواتانێر عەزیزەکەی من پەی جەماڵی تۆ سڵواتانێر عەزیزەکەی من پەی جەماڵی تۆ ئەی خوالم ئاگر بارانە 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 یار بەبێ تۆ ماڵم وێرانە 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 خۆزگا ببوایە جارێتر لانۆ خۆزگا ببوایە جارێتر لانۆ چاوم کەوتایە بە مەرقەدی تۆ ئەی خوالم ئاگر بارانە 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 یار بەبێ تۆ ماڵم وێرانە وێرانە
موالي يا موالي يا موالي رسول الله يا بدر الليالي لمصر لمصر باستبايان أو دمي وصفي جمالي تو ببيشك لبوكري ببيشك لبوكري يوسفي كسنيد دابارا اگر اوصاف خدش مصریان آن دم شنیدندی خریداران یوسف را خریداران یوسف را به پولی که خریدندی موالي يا موالي يا موالي رسول الله يا بدر منعي زليخا يا نكر تويان مديبا يا بقربان بي تويان مديبا يا تويان مديبا يا لباتي دسبرين جرقو دلي خويا نكر بارا خشرا تنگو یان زلیخا بدیدندی به جای دستهای خیش دلها را بریدندی یا موالي موالي يا موالي يا موالي رسول الله يا بدر
داسای پانای دین و دنیاکەم داسای پانای دین و دنیاکەم تێکا کاراکەی ڕۆژی جەزاکەم ڕۆژی جەزاکەم يا نبي يا نبي يا نبي الله يا نبي يا نبي يا نبي الله با میهرەبانی دڵکەبم لەوە با میهرەبانی دڵکەبم لەوە خۆت بنوێنە پێم بە تەجەلاوە بە تەجەلاوە يا نبي يا نبي يا نبي الله يا نبي يا نبي يا نبي الله گەلێ دڵشادم کە ئومەتی تۆم گەلێ دڵشادم كأمتي توم هەر ئینتیزاری ڕووی ڕەحمەتی تۆ هەر ئینتیزاری روي رحمتي توم يا نبي يا نبي يا نبي الله يا نبي يا نبي يا نبي الله روح بافيداي شهدي كلامك روح بافيداي شهدي كلامك جاي شقي صادر موري سرشانك موري سرشانك يا نبي يا نبي يا نبي الله يا نبي يا نبي يا نبي الله طبيبي أحوال لقماني دردم طبيبي أحوال لقماني دردم آي رزقاري جاي سردم آي رزقاري جاي سردم يا نبي يا نبي يا نبي الله 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 دەست و دەنگتان خۆش موفق بن سەرکەوتوو بن ماندوو نەبن بەخێر بێنەوە خۆشەویستان و بەڕێزان ئەمانەوێ ئاماژە بۆ بکەین لە ئێستادا ئەم فستیڤاڵە قەشەنگە لەلایەن هەردوو کەناڵی ئاسمانی پەیام بەڕاستەوخۆ دەگوازرێتەوە هەروەها کەناڵی کۆمەڵ ئیتر نازانم ئەگەر کەناڵی تر هەبێ بەخێر بن مامۆستا زۆر بەخێر بن لە ئێستادا ئەم فستیڤاڵە لەلایەن کەناڵی ئاسمانی پەیام بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەم لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەم لە شاشەکانی ماڵانەوە گوازرێتەوە لەوێ واتوانن بینەر و بیسەر بن سوپاسی ئەو سەربازە وونانەکەین لە پشتی کامێراکانەوە لە ئێستادا سەرقاڵی وێنەگرتن و تەسویر و ڕەسمگرتن و ئەوانن هەروەها بە ئامادەبوونی ئێوەش زۆر زۆر خۆشحاڵین دووبارە بەخێر بێن سەرسەر و سەرچاوان من أين أبدأ من أين أبدأ والحديث غرام فالشعر يقصر والكلام كلام من أين أبدأ في مدح محمد لا الشعر ينصفه ولا الأقلام هو صاحب الخلق الرفيع على المدى
هو قائد للمسلمين همام، هو سيد الأخلاق دون منافس، هو ملهم، هو قائد مقدام. ماذا نقول عن الحبيب المصطفى؟ فمحمد للعالمين إمام. صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. خۆشەویستان و بەڕێزان، ئێستا وتارێکی بەپێز، وتارێک کە دڵ و دەروونمان پێی ئیسراحەت ئەکات، وتارێک لەلایەن زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا دکتۆر شێرزاد عەبدولوەهاب جێگری سەرۆکی ئینستیتیوتی ژیار با جەنابی مامۆستا بفەرمێت. مایکی مامۆستا حازرە؟ مامۆستا فەرموو. ئاوە خۆی باش. بەسێ قوماوەکەی تەواو کرد ماشاءالله. جەنابی دکتۆر زۆر بەخێر بێی سەرچاوان. جەنابەت وەڵا هەر پێمان خۆشە بۆی بە حڕیەتی خۆت جاروبار بیت و بڕۆی ئەگەر قسەیەکی خۆشمان بۆ بکەی. ئەمجا جەنابەت ناسراوی هەمیشە بە وتارە بەهێز و بە پێزەکانت، هەمیشە بە قسە خۆشەکانت. هیوادارم کاتێکی بەسوود پێکەوە بڕێ بکەین ئینشاءالله. فەرموو ئیشەکەت. بەڵێ. هەزاران هەزار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ پاچی ئەڵڵا کە ئێمەی بە موسڵمان خوڵق کردووە. هەزاران هەزار حەمد و سەنا و سپاس بۆ ذاتی پاچی ئەڵڵا کە ئێمەی بە ئومەتی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام حسێب کردووە. هەزاران هەزار حەمد و سەنا و سپاس بۆ ذاتی پاچی ئەڵڵا کە ئێمەی بە محەممەد المستەفا مشەڕەف کردووە. درود و سەڵات و سەلام برژێ بەسەر جانی پاچی ئەو پێشەوایە. درود و سەڵات و سەلام برژێ بەسەر جانی پاچی ئەو خۆشەویستە. درود و سەڵات و سەلام برژێ بەسەر جانی پاچی ئەو نووری چاو و ئەو تازی سەرە. خۆشحاڵم ئازیزانم ئەمڕۆ لەو ڤیستیفاڵەدا بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەم و دەستخۆشیەکی زۆر گەرم لە برایانی ئەنستیتیوتی ژیار و تیپی هونەری بێخود و برایانی ئیعلامی کۆمەڵ ئەکەم خۆی گەورە جەزای خێری هەموو لایەکیان بداتەوە کە ئەو ڤیستیفاڵەیان بەو گەرمی و گوڕیەوە ڕێخست و دەستخۆشی و بەخێرهاتنێکی ئێوەی خۆشەویستیش دەکەم کە مەراسیمەکەتان و ڤیستیفاڵەکەتان گەرم و گوڕتر کرد. ئازیزانم، ئێمە خۆی گەورە ناز و نعمەتی گەلک زۆر پێبەخشیون وئین تەعودوا نعمەت الله لا تحصوها. بەڕاستی هەرچی تەمەشای خۆمان دەکەین، تەمەشای دەور و بەر دەکەی هەموو نعمەتی خوایە. وما بكم من نعمة فمن الله. هەرچی ناز و نعمەتە هەمووی ئیخوایە. بەڵام سێ نعمەت خۆی گەورە منەت دەکات لەسەر عەبدەکانی خۆی. ئەو هەموو نعمەتە بە ملیۆنەها نعمەتی هەیە لەسەر بەندەکانی، بەڵام سێ نعمەت خوان منەت دەکات لەسەر بەندەکانی. یەکێکیان لە قیامەت منەت دەکات، بەڵام دویان ئی دنیایە کە خۆی گەورە منەتی لەسەر دەکات. یەکیان نعمەتی ئیمانە. يمنون عليك أن أسلموا قل لا تمنوا علي إسلامكم بل الله يمن عليكم أن هداكم للإيمان. براسي أديرا هەندێک کەس منەتیان بەسەر پێغەمبەری ئەکرد عەلەیهی سەڵات وەسەلام کە بوونە موسڵمان و پشتگیریان کردیە و غەزایان لەگەڵ کردووە. خۆی گەورە دەفەرمێ ئێوە منەت مەکەن لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام
کە ئێوە لەگەڵینە و پشتان گرتووە بەڵکو خوا منەتتان لەسەر ئەکات بەڵکو خوا منەتتان لەسەر دەکات کە ئیمانی پێبەخشیون منێتێکی تری خوایی کە بەسەر بەندەکانی خۆی دەکا هاتنی ئەو پێغەمبەرە نازدارەیە صلى الله عليه وسلم لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة وإن كانوا من قبل لفي ضلال مبين خواهي قورة فرمي خوام من الدكا لسر خلشي لسر همان كوا پیغمبرێکی لە نفسی خۆیانی بۆ ڕەوان کردووە مهمەی ئەو پێغەمبەرە چار شتە خۆی گەورە لەم ئاەتەدا پاش ئەوەی کە منەتی خۆی باز دەکات لەسەر بەندەکانی بە ناردنی محەممەد المستەفا صلى الله عليه وسلم مهمە و ئیشی ئەو پێغەمبەرە تەحدید دەکە کە چوار شتە یەکەمینە یەتلو عليهم ئاياتی ئاەتی خوا لەسەر بەندەکانی خوا ئەخوێندیتەوە سنەنی ئیلاهی بۆ خەڵکەکانی بەیان دەکا ئاەتی خوا بە خەڵق نیشان دەدا ئاەتی عەزەمەت و دەسەڵات و قودرەتی خوا بە خەڵق نیشان دەدا وەیوزەکیهم پاکیان دەکاتەوە لە خو ئەخلاقی خراپ هەر شتی ناشیاوە لە کردار و هەستان و دانیشتن و گفتاریاندا پاچی دەکاتەوە و نایهێڵێ ئەیان ڕازێنتەوە بە ئەخلاقی جوان ويعلمهم الكتاب والحكمة ويتلو عليهم آياتي ويعلمهم الكتاب والحكمة آياتي خواشان لصدخين توا باشان حكمة زانايان فردكا عزيزانم قورترين حكمة زاناي أويا تولكاتي قومان دا بتواني تسلكي تولكاتي كشتك أقومي بلايك مصيبتك قيرانك أقومي بزانی خۆ لەو قەیرانە کو نەجات دەدەی بتوانی لەو قەیرانە گەورەیە بە کورتترین ماوە بە کەمترین زەرەر ئەتو ئەو قەیرانە گوزەر ئەکەی و ئەڕۆی ئەوەش پێی دەرێن ئیدارەت الئەزەمات بەڕاستی ئێمەی مسلمانان عموماً حتا حکومەتەکەشمان زۆر زەعیف و لاوەزە لە ئیدارەی ئەزەمات کاتێک کە کێشەیەک دێ کاتێک کە قەیرانێک دێ کاتێک تووشی شتێک ئەبین هەموو ئەشلەژەین هەموو شەوەش دەبین بەڵام وەرە با بچینە خزمەت ئەو نازدارە بچینە خزمەت ئەو سەروەر و سەردارە سەڵات و سەلامی خوای لێبی سبحان الله بزانە چ پیاوێک بووە لە هەموو ئەزەماتەکاندا بۆ ئێمە لەو مناسەباتانەدا فێر بین و بە چاوێکی جوانتر و گەورەتر و گەشتر ئەو ژیاننامەی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم بخوێنینەوە ئازیزانم معلومی هەمووتانە 5 ساڵ پێش ئەوەی ببێت بە پێغەمبەر بەید ڕووخابوو بە لافاوێکدا ڕووخابوو بەڵام دوایە هەستا هەندێک پارەیان خڕ کردەوە بەیتیان تعمیر کردەوە و جوانیان کردەوە مشکلێک مابوو ئایا چێ ئەم حەجەری ئەسوەدە دانێتەوە جێ خۆی چونکە دانانی حەجەری ئەسوەدە بۆ شوێنی خۆی ئەمە فەخرێک بوو لە ناو عەرەب ئەمە گەورەیەک بوو لە ناو عەرەب دەبایە کەسێک شایستەی ئەوە بێ ئینجا ئەم ئیشە بکە لە ناوە خۆیان لێیان بوو بەهەرە هەر تیرە و هەر عەشیرەت و هەر قەبیلەیەک خۆی بە ئەولا دەزانی کەوا بێت ئەم ئیشە بکە بوو بە گارەگار و بوو بە گفتوگۆیەکی تونند و بوو بە ملێ و هەستان کە لێکدەن ئەلەو کاتی هەندێک پیاوی عاقلیان وتیان کاکە ڕاوەستە ئێمە بۆ وا بکەین با شتێک بکەین چێ بەیانی یەکەم کەس ئەلێرە هاتە ژۆرێ بۆ ناو بەیت با ئەو کەسێ حکوممان لە بەین بکە تیان ڕازین ئینتیزار دەکەن بەیانی چێ یەکەم کەس بێرە دادێ ئینتیزار دەکەن بەیانی چێ یەکەم کەس بەو دەرکەدا دێتە ناو بەیت و ناو حەرەمی بەیت دیتیان محەممەد عليه الصلاة والسلام هەمیان هەستانەوە فەرمووی ڕازینە بەو پیاوەی چکە ئەو پیاوە لەنا ئێمە صادق الئەمین و عاقڵە بابێ ئەو حکوممان لە بەین بکە فەرموو کاکە چیتانە وەڵڵا کاکە ئێمە هەمومان ئەو عەرەبانە ئەو قەبیلانە ئەو عەشیرەتانە ئەو تیرانە مشکلەمانە کەس لە بۆ کەس تەنازول ناکە چێ ئەم بەردە لە شوێنی خۆی دانێتەوە بەڵام ئەوە پیاوی مووقفی ئەزەماتە ئەمە پیاوی کە لە ئەزەماتدا خەڵک نەجات دەدادن بزانە چی کرد عەبایەکەی خۆی ڕاگرت پاشان بەردەکەی بەدەستی خۆی لەسەر عەبایەکە دانا فەرمووی هەر یەکێک لە ڕئیس عەشیرەتەکان بێن سویچێک لەم
ئەو عەبایە هەرگرن و بە هەمووتان بریندیکەن هەمویان بریندیان کرد و هینایان ئینجا بەدەستی مبارەکی خۆی دایناوە شوێنی خۆی ئازیزانم بەڕاستی ئەمە ئیدارەی ئەزەماتە ئەتوو بێ ئەو هەموو سەرانە کەوا لێکیان گیر کردەوە ئەیانوێ شەڕ بکەن لە بۆ فەخرێک بەڵام نەیهێشت هەمووشی هەڵ کرد و زۆر بە زوانی مەوقیفەکەی نەجاتدا موقفێکی تری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە لە شەڕی حونەینە ئازیزانم شەڕی حونەین ئەوە بوو کە عەشیرەتی هەوازن هەمویان خۆیان خڕ کردبەوە کە لە پاش فەتحی مەککەی هجوومی شاری مەدینە بکەن بەڵام ئەوە بوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە بۆیان دەرچوو لە شوێنێک کە پێی دەڵێن وادی حونەین لەوێن دەرمیم ئەوەل جاری شەڕەکە زۆر قوڕس بوو بەڕاستی بەڵام خۆی گەورە پاشان سەباتیدا موسڵمانەکان و بەسەری ئەو عەشیرەتە کەوتون و هەراتن و غەنیمەتێک و شتێکی زۆریان لە پاش بەجێمە ئەلێرە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم هەموو شتەکان و غەنیمەتەکانی دا بە سەرانی قوڕەیش دایە کەس و کارەکانی خۆی ئەوانەی لە مەککەی بوون ئەوانەی کەوە ئەسڵەن هێشتان موسڵمان نەببوون هیچی نەدا ئەنساریەکانیش لە دڵی خۆیان گلەییان کرد گوتیان باشە ئێمە شیرەکانی ئێمە وا تک تک خوێنی لێ دێتە خوارێ دەبینی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری خوا چاوی بە خزم و کەس و کارەکەی خۆی کەوت وا دێ هەموو شتەکانی داوان و نەیاندە ئێمە بەڕاستی لێرە شتێکیان لە دڵ پەیدا بوو ئەلێرە گلەیەکیان لە دڵ پەیدا بوو یەک لە سەحابەکان ناوی سەعدی کوڕ عوبادەیە پیاوێکی عاقڵ و سەرۆک عەشیرەتێک هاتە لای پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم فەرمووی یا رەسوول الله قەومەکەم لە ئەنساریەکان ئاوا دەڵێن شتێکی ئاوایان لە دڵە دەڵێن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەموو ئەو ماڵ و سەروەت و سامانەی کە بەدەستمان کرد دایەنەوان و هیچی نەدا ئێمە و ئێمەی نەمەحروم کرد ئەی ئێمە لەگەڵە تۆ نەبووین ئەی شێرەکانی ئێمەش لە جەنگدا لە پشتی تو نەبوو ئێستا بۆ هیچی نەدا ئێمە و هەموویدا ئەوانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەلێرەدا ئێرە مشکلەکی گەورەیە ئەنساریەکان گلەیی دەکەن ئەوانە بوون پشتی پێغەمبەریان گر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوانە بوون بە شیری وانە بە هیممەتی وانە بە ڕخۆراگری وانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەسەر کەوت ئێستا ئەوانە هیچیان بەبەر نەکەوتووە حەقی خۆیتان گلەیی دەکەن بەڵام ئەلێرە زۆر وریان دەبێ ئینشقاق دروست دەبێ هەموو ئەحزابێک هەموو دەوڵەتێک لەو ئینشقاقە دەترسێ هەر کاتێک درزی تێکەوی ئەم دەوڵەتە ئەم حزبە ئەم ڕێکخراوە ئەمە فەشەل دەینی جا بۆیە ئەلێرە پێویستی بە چییە بە ئیدارەی ئەزمەیەکی زۆر عاقلانیە کە بە زووترین کات ئەو کێشە حەڵکە بۆیە فەرموویە سەعدی کوڕ عوبادەی تۆ دەڵێی چی فەرمووی منیش لەگە قەومەکەی خۆم پیاوەکی ڕازگۆ بوو پیاوەکی مەرد بوو لە پێش پێغەمبەری خۆی پیاو چاک نەکرد وەڵێ یا رەسوول الله وەڵێ ئەوان وا دەرێم ئەمن وە نارم فەرمووی نا ئەمریش لەگە قەومەکەی خۆم یعنی منیش ئەو گلەیەم هەیە فەرمووی ئەی سەعد بڕۆ هەموو ئەنساریەکان خڕکەوە یەک مهاجری تێدا نەبێ هەموو ئەنساریەکانی خڕ کردەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پاشان فەرمووی ئەنساریەکان ئایا ئێوە گومڕاو سەر لێ شێواو نەبوون خوا بەسای من ئێوەی هیدایەتدا ئایا ئێوە فەقیر و دەستکورد نەبوون خوا بەسای من ئێوەی دەوڵەمەند کرد ئایا ئێوە دوژمنکار و خوێن ڕەژ و دوژمنکار نەبوون لە بین یەکتر خوا بەسای من ئێوەی کردە برا پاشان بێدەنگ بوو فەرمووی بۆ جوابم نادەنەوە هیچ قسەیان نەکرد گوتی بۆ جوابم نادەنەوە ئەنساریەکان ئەگەر برێن ڕاست دەرێن فەرمووی چ بڵێن یا رەسوول الله فەرمووی بڵێن ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام تۆش لە ناو قەومەکەت کەست نەبوو پشتیوانیان نەکردی دەریان کردی ئێمە بووین بە پشتیوانی تو بوونە خزمەتکاری تو ئەچوومان گرتە باوشی خۆمان ئەی محەممەد تۆ ئەو قەومەی خۆ تۆیان بە درۆزن دەرهینا بەڵام ئێمە بەڕاست گۆمان دانای و پشتیوانمان کردی ئەی محەممەد تۆ بە جێگا و شوێن بووی ئێمە جێگا و شوێن بۆ تۆ بۆ ئەسحابەکان و یارەکانی تو کردەوە ئەی محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام تۆ زەعیف بووی بێدەسەڵات بووی بەڵام کاتێک کە هاتیە ناو ئێمە پشت و قووەت و دەسەڵات و پشتیوانیت پەیدا کرد ئینجا فەرمووی ئەلێرەیە خۆشیەکە ئینجا فەرمووی توخوا ئەنساریەکان تۆزێک لە کەمی دنیا دایتمە ئەوانە بۆ ئەوەی دڵیان خۆش بێ و
دڵیان ئارام بێ و مسلمان بن بەڵام ئیسلامەکەم دایتە ئێوە وەکەلتوکم الئیسلامە من ئیسلامەکەم دایتە ئێوە ئێوەم کردیتەوە چیری ئەم ئیسلامە سەری بێخن دوخوا ئەنساریەکان ئێوە ڕازی نابن خەڵک بە ئەو مەتاعی دنیایە و بە مەڕ و بزن و عشتەرەوە بگەڕێنەوە وڵاتی خۆیان ئێوەش بەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بگەڕێنەوە ناو ماڵ و منداڵی خۆتان ئەنساریەکان قەسەم بەو کەسەی نەفسی محەممەدی بەدەستە لولا الهجرة لكنت امرأ من الأنصار أجر هجرة نبايا من كسب الأنصار والله أنصار يكان أجر خغل ببدا دوبش من لقى الأنصار يكان بريدكوم أو زافرني اللهم ارحم الأنصار وأبناء الأنصار وأبناء الأنباء أبناء الأنصار خويا الأنصار يكان خوشبة خويا لمن دال كان يشان خوشبة ولا من دال يشان خوشبة زە هەمویان دەستیان بەگریان کرد و هەمووشیان پەشیمان بوونەوە لەو قسە و گلەیەکە لە ناو دڵیان هەبوو ئازیزانم بەڕاستی ئەمە حەلکردنی ئەزەماتە ئەمە قوتارکردنی گەورەترین کێشەیە لە ناو کۆمەلگادا خۆزیە ئێمەی موسڵمانانی بتوانین لە کێشەکانمان لە قەیرانەکانمان بەو شێوە پیاوی وامان لە ناو پەیدا ببێت لە ئەزەماتەکان قوتارمان کە خۆتان دەزانن ئەم کوردستانە چەند قەیرانی تێدایە چەندە ئەزەماتی تێدایە چەندە بەڵاو موسیبەتی تێدایە بەڵام بەداخەوە پیاوی ئەزەماتمان نییە پیاوێکمان نییە ئێمە قوتارکە لەو هەموو ناڕەحەتیە و ناخۆشیەدا نەک ئەوە ئاخر قسەم ئەوەیە سبحان الله ئەو پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام بۆ پاشە خۆشی بۆ ئێمە ئەوانەی کە نایبینین بە خزمەتی ناگەین بۆ ئێمەش قوتاربوون و ئیدارەی ئەزەماتی بۆ ئێمە داناوە أو تروجكان أي فرمو صلى الله عليه وسلم أي فرمو ستكون الفتن كقطعة الليل المظلمة أفرمي أبيت بفتنة وبلاو ناخوشي وآشوب لنا وخلشي دا وكو يكبار تهوري الرش بسر أم خلق دادي أم فتنايا إذ أخرج يده لم يكد يراها أقد دست دربيني دستي خون نابيني يعني كز نازاني مستقبلي تسيا كز نازاني لبيشي تسهيا وتروجي رش انتظاري لك أو أن دخلك لقرفتاري وناخوشي دايا وما المخرج يا رسول الله دي أي پیغمبر إخوة أي بيالي أزمات أي أو بياوي همو خلق لأزمات وناخوشي نزاد ددن إيما تسيبكين زانا پیغمبر إخوة عليه الصلاة والسلام سنس حتمان دكا دا فرمي أمسك عليك لسانك زباني خوتان بقرن لكاتي بالله فتنة ومصيبة دا آقاتان لزباني خوتان بي زكا أوي توشي بلاء بي زبانة توشي أكا وليسعك بيتك لمالي خود دانشا أقال لمالو من دالي خود بي أقال لروشتي كتو كرو خيزاني خود بي أقال لكرو كاني خود بي شاودة سنو تناكن وابكي على خطيئتك بو گناحەکانی خۆت بگریێ بۆ خراپەی خۆت بگریێ لۆمەی نەفسی خۆت بکە قل هو من عندي أنفسكم لە خۆتانە ئێمە هەر شتێکمان بەسەر بێ لە خۆمانە دەبی لە خۆمان ڕادەست پێ بکەین و لە خۆمان ڕاچاکسازی دەست پێ بکەین جا ئازیزانم ئەوە خۆشەویستمانە ئەوە سەردار و سەروەرمانە محەممەد المستەفا عەلەیهی السەڵات وەسەلام بۆ هەموو حاڵەتێکدا ئیلا مەخرەجێک و ئیلا لە مەئزەقێکدا قوتاربوونێکی هەیە هیوادارم ئینشاء الله ئەو مەراسیمە و ئەو فیستیڤالە ببێتە مای ڕەحمەت و میهرەبانی ئەو خوایە بۆ سەر دڵەکانمان یا ڕەبی خودایە خۆت پێ شاهێدی ئێمە تەنها خۆشەویستی ئەو پێغەمبەرە لێرە ئێمەی خڕ کردیتەوە یا ڕەبی خودایە ئەو شاهێدیەمان لێ قبوڵ بکە خوایە ئەم شاهێدیەمان بۆ بنووسە کە ئەو برایانم ئەو خوشکانم ئەو مامۆستا عەزیزانم ئەو خۆشەویستانم تەنها و تەنها لبو عشق ومحبتي او پیغمبر خربوتوا خوایە تۆش ئەم عشق و ئەوێن و محبەتەیان قبول بکە دووبارە بەخێر بێن خوای گەورە جەزای خێرتان داتەوە وصلى الله على محمد وعلى آل محمد ياسين عليكم السلام ورحمة الله ماما مستحجان دەست و چاوت خۆش بێ بەخێر بێتەوە دووبارە بە خێراتنی مامۆستا شێرزاد عەبدولواهب
دکتۆر شێزاد عەبدولوەهاب بکەینەوە بەخێر بێتەوە سەرچاومان عەزیەتی کێشا و سپاسی ئەەکەین خوای گەورە بیکات بە توێشووی قیامەتی ئینشاءالله. دوایەوەی کە ئەم شیعرە خوێنمەوە سوپرایزێک ئامادەیە. طبعاً سوپرایزەکە کچێکی بچکۆلانەیە شتێکمان پێشکەشەکە جێگەی تێڕامانە هەمومان ئینشاءالله گوێی بۆ شلەکەین با بزانین چەند بەچێژە ئەو دیاریەی کە پێشکەشی ئێمە و ئێوە عزیز و خۆشەویستێکە. خۆش ئەو دەمەی کە ڕۆژ و شەو تەواف ئەکا ڕەواقی تۆ، خۆش ئەو دەمەی کە ڕۆژ و شەو تەواف ئەکا ڕەواقی تۆ، خۆش ئەو سەرەی کە کەوتبێ لە کوچە و سوقاقی تۆ، بەتیکە بێ بەتیکە بێ دڵێ کەنەی بێ ئیشتیاقی تۆ، حەیاتی من ویساڵی تۆ، مەماتی من فیراقی تۆ، بڵێ پەری خەیاڵی تۆ عیلاجی شێت و هار ئەکا. خۆشەویستان، سەرجەم ئەو میوانە بەڕێزانەی کە لێرن، ئەو خۆشەویستانەی کە ئامادەن، بەڕاستی بۆ گروپی بێخود مایەی دڵخۆشیە. هیوادارین هەمیشە بە گەرموگوڕیەوە لەم جۆرە چالاکیانە بەشدار بن و گەرموگوڕی ببەخشن بەم جۆرە چالاکیانە کە هەمیشە لە خزمەتی خوا و پێغەمبەری خوادا بێ ئینشاءالله. ئەو سوپرایزەی کە ئامادەیە خات و نماڕێناس دادەنما کچێکی بچکۆلانەی تەمەن 6 یان 7 ساڵە ئەگەر هەڵە نەبم. هیوادارم بێتە سەر ستەیج ئەگەر ئامادەیە. وەرە دادەنما وەرە. ئەی ماشەڵڵا. کوا مایکەکە؟ مایک ئەزانم بەس قسەی لەگەڵەکە. دادەنما. ماشەڵڵا و لێبێ. ئەم جلە جوانانە کێ بۆی کڕیوی؟ خوا وەڵڵاهی زۆر جوانە. تۆ لە مەکتەبی؟ پۆلی چەندی؟ ماشەڵڵا و لێبێ. حتمما زیرەکیشی لە مەکتەب وایە؟ چیمان پێشکەشەکەی؟ گۆرانی پێغەمبەر. گۆرانی پێغەمبەر؟ ماشەڵڵا قوربانە بم. دەفەرموو بزانم چی یارمەتیە دەکات محەممەد فەرموو. قەلەمەکە باشە؟ پێوتیان ئامادە بە ئەو کاتە منیش پێ دەڵێم دەست پێ بکە. حازرن؟ بسم الله. طبعا سبرايزە كمان زۆر تایبەتە لەبەرەوەی دادنما لە پۆلیسەیە ئەمووی 7 ساڵانێکە تەمەنی، بەڵام ئینشەڵا ئێستا گوێتان لێ بێت چەند جوان توانیوێتی لەگەڵ ئاوازەکەیان ڕێک بێ، لەگەڵ دەفەکەیان ڕێک بێ. کچی مامەساڕناسی بەڕێز کە خەڵکی هەڵەبجەن، وای گەورە تەمەنی پڕخێر و بەرەکەت کە. خۆشحاڵ بووین ئەمە وەکو سپرایزێک بمێنێ. بسم الله. سرداری اموان بینامی برسون
ماشەڵڵا دادەنماگیان دەست و دەنگت خۆش بێ زۆر سوپاس بۆ ئامادەبوونت زۆر زۆر بەخێر بێی دووبارە چەپڕەی چکەی بۆ لێدەنم باش سەڵاواتێکی تر لێ بدەین الصلاة والسلام عليك يا سيدنا يا الصلاة والسلام عليك يا حبيبنا يا حبيب الله اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم سپاستانەکەم خۆشەویستان و بەڕێزان ئێستا وتارێک یاخود وتەیەک لەلایەن دکتۆرێکی بەڕێز مامۆستایەکی عەزیز و خۆشەویست کە پەنێکی گەورەی پێداوین وتەیەکی هەیە لە سۆشیال میدیا بڵاو بۆتەوە من یەک جار قساکەم خۆ ماڵە داواکە فەرموو کاک دکتۆر کاک دکتۆر زانا کاک دکتۆر زانا ئەحمەد قەساب پسپۆڕی دەرونی و ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی ئەمڕۆ لێرە ئامادەیە وتارێکی قەشەنگمان پێشکەش دەکات هەڵبەتە لە یەکێک لە وتارەکان یاخود سمینارەکانی فەرموویەتی من یەک جار قساکەم نایکەم بەدوو لە ماڵەوە ئەگەر وتم فڵانە شتم ئەوێ بۆیان نەهێنام خۆمە چمەهێنم فەرموو کاک دکتۆر زۆر بەخێر بی خوا ماڵ ئاواکە یاخوا بۆ وتایەت زۆر سوپاس بەخێر بێ یاخوا عەلەیکم سەلام وەڵای ئەو قسەی ئەپدەیتی هەیە ئەپدەیتی هەیە ئەپدەیتەکە وێ پێشەوەی بیڵێ خۆمەچ خێر بی بسم الله الرحمن الرحيم السلام عليكم مامۆستایان گەنجان خوشکان بنایان ئەمڕۆ من و مامۆستا دەورەکانمان گۆڕیەوە عادەتەن ئێمە بە پێوە قساکەین ئێوە دانیشن ئەمڕۆ عەکسمان کردەوە وەڵای هەیبەتی ماشاءالله حضوری ئێوە لەوەی ئێوە زیاتر هەیبەتی باسکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر بە جددی زۆر قورسە یعنی هەر بە جددی من هەر جارە باسی پێغەمبەری خوا بکەم صلی الله علیه وسلم یعنی هیلاگە بم چکە هەیبەتی هەیە بابڕێ ناو 15 دقیقە بوونیان داناوە لە خزمەتانە بم باسی بەلایەنێکی دەروندروستی پێغەمبەری خواکەین صلی الله علیه وسلم سەرەتا بە ناوی کردکاری بوونەوەران ئەفرێنەری زەوی و ئاسمانەکان درود و سڵاو لەسەر گیانی پاکی پێغەمبەر و گشتگیانیان بەڕێزان طبعا دەروندروستی بابەتێکی هەنووکەییە و بابەتێکی زۆر زۆر گرنگە و ئێمە وەکو پزیشکانی دەرونی دایمەن هانی خەڵک دەین کە دەروندروست بێ پێناسەیەکی دەروندروستیەکەین سەرەتا دوایی بنەماکانی دوایی دەچینە سەر 4 پێوەری سەرەکی کە سەحەی عالەمی ڕێکخراوی تەندروستی جیهانی باسی کردووە ئەیبەستی نەوانێ بە یەشێک لە دوعاکان کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری کردوویم زانین چ تەشابوهەیەک چ لێک چواننێک یا چ لێک چوونێک هەیە لە بینی هەردووکیان دەروندروستی چییە؟ دەروندروستی بریتیە لە کواڵەتی واتە بریتە لە جۆری ژیان بریتە لەو هاوسەنگی کە ئینسان ڕایەگرێ لە بینی دەرونی خۆی
و لە بینی پەیوەندی کۆمەڵایەتەکانی لەگەڵ بەرهەمداربوونی لە ژیانە ببرم من تۆزە سەوتم ناساغە بەرەوە سەوتم لەوانەیە خۆش نەبێ لە برد نەکەم کەواتە دەرەندروستی سێشتی سەرەکیە بەڕێزان ئینسان دەرونی خۆی ئارام بێ کە پێ دەوترێت خۆشنودی دەرونی دووەمیشیان لەگەڵ خەڵک و کۆمەلگا و خێزان و چواردەور و برادەران و دۆستان و ئازیزانی پەیوەندی هەبێ لەگەڵ دۆست و دوژمنانی بزانێت چۆن مامەڵاکە سێم لایەنی دەرەندروستی بریتە لەوەی کە ئینسانێکی بەرهەمدار بێ ئینسانێکی بەرهەمدار بێ ئەوە پێی دەوترێت ئینسانێکی دەرەندروست طبعا منظمەی سەحەی عالەمی کۆمەڵێک پێوەری بۆ داناوین کە ئەگەر بێتەوە پێوەرانە جێبەجێ بکرێ بەو کەسە ئەوترێ کەسێکی دەرەندروست طبعا ئەگەر هەر لەو پێناسەی سەرەتاوە بگەڕێنەوە بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بابینە سەر ئارامی و خۆشنودی دەرونی ئارامی و خۆشنودی دەرونی بە کۆمەڵێک شت دروستە بێ یەکێک لەو شتانە بریتە لە عیبادەت بریتە لەوەی کە ئینسان عیبادەت بۆ پەروەردگار بکات طبعا ئەمڕۆ لە دەرەندروستیە دەیا و سەتان بەحسمان هەیە کە عیبادەتکردن طبعا بەحسەکان هەنێکیان لە وڵاتانی غەربی کراون عیلاقەی بەوە نییە چ دینێکە هەندێکشان لە وڵاتانی ئیسلامی کراوە باسی عیباداتی ئیسلامیەکە بە کۆی گشتی هەموو عیباداتەکان بەڕێزان هۆکارێکە بۆ ئەوەی ئارامی دەرونی دروستکە ئاین بەڕێزان ئاین لە ڕوانگەی سایکۆلۆجیۆ کە لێ ڕوانین بەشێکە لە خۆپارێزی ئاین ئەتپارێزێ لە کۆمەڵەشت لە گرفتە دەرونیەکانت پارێزێ وریابە نەموت ئاین چارەسەرە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمرمان پێیەکە ئەگەر نەخۆش کەوتین چین بۆ لای حەکیم چین بۆ لای چارەساس بەڵام ئاین پارێزکاریت لێیەکە بۆ نمونە ئێمە ئەوەندە ئەخۆین کە زۆر تێر نەبین پێغەمبەری خوا پێمانەڵێ صلی الله علیه و سلم کە برسیج نەبین فێرمانەکە ولا هەمان کاتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەشمان فێرەکە کە سەیەکی مەعیدە بۆ خواردن بێ و سەیەکی بۆ بکەواتە لێرەوە پارێزگاری كلوا واشربوا ولا تسرفوا يعني أما باريسكارية أما لا أنا جستيكو لا أنا دروني كي شيء كتودي عبادتك جاري كتير أول شيء باريسكارية لويك كل كوملا جرفتي روحي إضافة لكوملا جرفتي دروني بدربي طبعا اللي بيغمر خاصة صل من عبادته يكمه هيش كسجنات وأنا بوجات للهاني دوهم لما بس يدوهم لبناسك كوت ما أمريتي للهانا كوملايتك بيغمر خاصة صل من لقل منالا لقل دراوسيا لقل عزيزانا لقل دوستانا لقل خزانة كانيا معاملاتي كيزور باشي أبو لهاني برهم داربوني بيغمر خاصة صل كسج وإيشي كردوه باري بيا كردوه كسج يتملنا بودانا نشتوه إما مشتاني كباس يكين برزان زربة ما نيزانين من دانا نشتم سر جروشته بجرمه إيمي مسلمان قرفت مع اللوي جبجة ناكين حديث كان مال لبرا آية كان مال لبرا وحجة دانشين برامبر بيكتي جوابي يكتي دينوانه والله مش شكل مال لوايا تطبيقات مان كمان هي دارين تطبيقات مان زور به شكوندي بمعاملة أتوانين دين بجينين أو عنده بقصة ناقات شكقصة كان مان لقل كردارة كان مان جوازم المهم أجرينه بولاي أو شوار بيوريك صحيح عالمي دايناهم عليت شوار بيوري سرشي مان هي بوي بو كسبلين فعلا أم برزة بيواني جودي سعادتها جودي سعادة يعني شيء ياخذ جودة الحياة جودة الحياة ياخذ جياني شيء باش جياني شيء بكواليتي جياني شيء مزبوطي هبه أو شوار بيوري كم بيوريان عليه أو كست تواناي خو جنجاندني هبه لقل شوار دوركي هم اشتك معناه مصطلحك معناه بدوت resilience وقدرة المقاومة تواناي أوي هبه لقل شبرشكاني جيانا مقاومة بك تحملي هبه جالير شاحد دعاء جاي بيغمري خاص صلى الله عليه وسلم فرمانك كتشوار باشا بش ببش يسبر أورديكي دعاءك زور بتان لانا لبرتان به كدعاء شيء زور مباركة هيج كاتيجنية من بخند بيتم خمبار ببيتم خمكم لسر لانا شو بيه لبنك لبروي من مبارك لبروي دعاءك مبارك لبروي بيغمري خاص صلى الله عليه وسلم وعدي دعوة جريك بطاوتي وبدل بيخواني ويقيني به بخيار متيدا دعاكش اللهم إني أعوذ بك من الهم والحزن هم وحزن حزن واتا شتك لرابردوا روي داوا تو بوي جريد خفتت هي بوي هم يجو شتك لداهتوا رودا زين تطابقي هي لقال يكم معيار صحي نفسي يكم معيار صحي نفسي لتش إنسان تحملي أو شتانبكا كالجياني آية الرقاي أو شتاني كالجياني آية الرقامان بشي شيبت الرابردو بشي كي يستايا وبشي شي داهتوا
لە حەدیسەکە یا لە دوعاکە فێرمانەکە ئێمەی ئینسان ئەو شتانەی کە تووشمانە بێ ئیدارەی ئەزەمات مامۆستا باسی کرد تەحملمان هەبێ سەبری لەسەر بگرین ئێستامان بۆ دروستەکە طبعاً جیاوازی بینی ڕابردوو لەگەڵ جیاوازی بینی داهاتوو چییە؟ ئێستایە ئینسان لە ئێستایە بژی ئێمە لە دەروندروستیا دایمەن بە خەڵک گەڵین کاکە لە ئێستایە بژی تەرکیز کە لەسەر ئێستا ئەم 5 دقەی لێرە دانیشتووی تەمەتوعی لێ بکە لەناو دوعاکەشە اللهم إني أعوذ بك من الهم پەناو پێکرم لە چی؟ لە خەم والحەزن حەزنێک بۆ ڕابردوو هەمێکیش بۆ مستەقبل بۆ داهاتوو ئەمە معیاری یەکەم طبعا تەفاصیل دەتوانین بڕۆینەوە بەڵام 15 دقەی نامەوێت تێپەڕم معیاری دووەم لە دەروندروستیا بەڕێزان ئەوەیە کە ئینسان بتوانێ کار بکە و بەرهەمدار بێ چ شتێکەوا لە ئینسانەکە نەتوانێت کار بکە و بەرهەمدار بێ ئەوەیە لە دوعاکەیە فەرمێ والعجز والكسل عجز نتوانينا إنسان عاجز بين نتواني شتي بكا يتر ببوني جستويتي ببوني ريغري لكريتي يان الكسل طملي لم عياري دوامي دروسكا عليه كسي دروس أو كسيكا تواني برهمي هبي وكار بكا بي پیغمبر خدا صلى الله عليه وسلم فيرمانكا پنا بگرين لچي لطملي و پنا بخوا بگرين لچي ل العجز نتوانين دوشتە زۆر خەتەرە گەنجانێکی زۆرمان هەیە دانیشتووی ئیسراحەتەکە ئەڵێ نازانم چ بکەم یعنی پێم سەیرە بەڕێزان سەتان چاو هەیە شەو ڕۆژە خەنە سەریەک بەس بۆ ئەوەی من و تۆ لەسەر ڕێ لابن سەتان چاو هەیە یانەوێ و گەنجانە لە ڕێگا لابن هەزاران کەس هەیە 24 سەعاتە حەوت هەفتەی ڕۆژ هەفتە حەوت ڕۆژی هەفتە 24 سەعاتی ڕۆژ 30 ڕۆژی مانگ بەردەوامن بۆ ئەوەی کارێک بکەن تۆ دوور خەنەوانن لە بەها لە قیەم و لە ئەخلاقیاتی جوان کەچی دانیشتووی ئەڵێ چی بکەم زۆر شوێن هەیە زۆر ڕێکخراو هەیە زۆر دەستگا هەیە زۆر دامەزراو هەیە تۆ توانی بڕۆیت بەرهەمدار بیت کار بکەیت بنەمای سێەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یاخود لە صحەی نەفسیە لە دەروندروستیە بنەمای سێەم چییە ئەوەیە کە ئینسان هەست بکات تواناکانی لەگەڵ ئەو شتانی کە ئەوێت یەکەگرێتەوانێ یعنی مەسەلەن یەکێک ئەوێت پارەیەکی زۆر بەدەستبێنێ پێویستی بە کۆمەڵێک توانە هەیە یەکیش کە ئەوێت مەسەلەن دەرەجەیەکی زۆر بەدەستبێنێ پێویستی بە کۆمەڵێک توانای سعیکردن و هەوڵدان هەیە تواناکانی یەکسان بێ بەو شتانی کە ئەوێت ئەگەر ئەم دوانەیەشی گرتەوانێ ئەوە بنەمای سێمی دەروندروستی لەو کەسە هەیە بابگەڕێنەوە بە حەدیسەکە یا بۆ دوعاکە اللهم إني أعوذ بك من الهم والحزن والعجز والكسل والبخل والجبن جبن يعني ترس إنساني تمل ياخذ إنسانك كاترسي أو شتشي كالتوانايتي لترسانيك لصحي نفسيها على شيء على هول با أو شتي كاتوي توانا كانتي بو زيادك توانا كانتي بو بربيش حديثك فرميتشي والبخل والجبن جبن ترسا بخلش بخالتها ياخذ أو بخيلية كتوش إنسان به ك ناوێت هیچ شتێک بکە و ناوێت ینی چۆن لە خۆمان بە کوردی خۆڵێ ئەڵێ بەخیلە کەواتە سەحەی نەفسی لە بنەمای سێەمان فێری چیمانەکا بەڕێزان ئەوەیە کە ئینسان ڕازی بێت بەو شتەی کە هەیەی بەو توانایی کە هەیەی و بەردەوام بێ لەوەی کە توانای تریش بخاتە سەر توانەکانی خۆی دانەنیشێ بڵێ هەر ئەمەم هەیە بەڵکو هەوڵی تریش با بەڵام چێژ لەو توانایی کە ئێستا هەیەی لەو پارەی ئێستا هەیەی لەو قودرەتەی ئێستا هەیەی چێژی لێ ببینێ بنەمای چوارەم لە سەحەی نەفسیە کە WHO دایناوەڵێ ئەوەیە کە ئینسان هەستکە دەورێکی باشی هەیە لە کۆمەڵگایە بەڕێزان ئەگەر ئێمە بۆ خۆمان ئیشکەین تۆزە ئیشمان بەسە ئەگەر بۆ خۆمان بخوێنین تۆزە عیلممان بەسە ئەگەر بۆ خۆمان هەوڵ بین تۆزە هەوڵمان بەسە بەڵام هیچ قیمەتێک نییە بۆ ئینسانێک کە هەر خەریکی خۆی بێ قیمەتی ئینسان قووەتی ئینسان لەوایە کە چەندێک خزمەتی خەڵکەکە چەندێک شوێندەستی هەیە لەگەڵ خەڵکە چەندێک بەدەمی خەڵکەوەیە بنەمای چوارەم ئەڵێ ئەوەیە کە ئینسان هەستکە فعلەن بەشێکی کارایە لە کۆمەڵگا و بەشێکە توانێت خزمەتکە لە کۆمەڵگاکەیە حەدیسەکەشە فەرمێکی ئاخری حەدیسەکە والعجز والكسل والبخل والجبن وغلبة الدين وقهر الرجال ويعني پنا ئەگرێ بەخوا لەوەی کە چۆن ئەڵێ قەهری ڕیجال یعنی دەسەڵاتدارانی بەسەرازاڵ نەبێ پەنا ئەگرێ بۆی کە خوایە دەسەڵاتداران ستەمکاران زاڵمان ئەوانەی کە ڕەحم ناکەن خوایە دەسەڵاتی ئەوانمان بەسەرازاڵ نەبێ وغەلەبەت الدین واتە قەرزاری
ئینسان بۆ ئەوەی سەحەیەکی نەفسی باش بەدەستبێنێ ئەگەر بگەڕیتوانێ بۆ ئەو حەدیسەیە ئەو دوعایی کە من ئێستا باسم کرد لەگەڵ مطابقاً بە معیارەکانی سەحەی نەفسی هەر چوار شتەکەی تایە کە چی بوو؟ یەکەمیان ئەوەیە کە ئینسان توانای ئەوە هەبێ بگونجێ لەگەڵ چوار دەوریا لەگەڵ ئەو زەختانەی کە هێتە ڕێگای. دووەمیان ئەوە بوو کە ئینسان بتوانێت کار بکاوە بەرهەمدار بێ. سێمیان ئەوە بوو کە ئینسان وا هەسکا کە کەسێکی کارایە لە کۆمەلگا ئینتاجی هەیە بەرهەمی هەیە. چوارەمیان ئەوە بوو کە ئینسان ئەو توانایانەی کە هەیەی مواکەب واتە لەگەڵ ئەو حەز و خولیانەی کە هەیەی یەکتری بگونجێنێ. کەواتە بەڕێزان سەحەی نەفسی ئەوەت لێ داواکە کەسێکی بەرهەمدار بی، کەسێک بی خزمەتی چواردەورکەی، کەسێک بی سوودت هەبێ بۆ چواردەور، کەسێک بی کاتێک کە ڕۆیتە شوێنێ بڵێن ئەلحەمدوللا هات، کاتێک کە لە شوێنێک ئەڕۆی بڵێن بەداخەوە ڕۆیشت، نەک هەندێک کەس هەیە کە خۆیەکا بە شوێنێک هاڵێن برا فڵان کەساو، کاتێکیش کاڕۆڵن ئەلحەمدوللا لە کۆڵمان بووە. لەبەرەوە موسڵمانانی بەڕێز ئەمە بۆ خۆمە پێشوەی بۆ جەنابتان بێت. قسەکردنی سوادەی نییە ئەگەر عەمەلی لەگەڵانە بێ. وهمو آياتكاني قرآنش كبومان باسكا إن الذين آمنوا وعملوا الصالحات نجاح وفلاح لقيامتها دوشتي بيويستا دوشت الذين آمنوا وعملوا الصالحات أو دوانا نجاح وفلاح آخرته بويا هيوادارين أو قصاني كإيرا كردمان وقصانشي كأي بالسنو وقصانشي كخوتانا إزانن هول بن تاكي بسود بن تاکێکی دەرون دروست بن و ئینسان کە ئەتان بینێ حەز کاپتان بینێ کاسنە شوێنە خەڵک حەزکا لەوێ بن کاڕۆن لەوێ هەزکا غەمبار بن و دڵنیا بن ئەمرن و دڵنیا بین هەمومان ئەمرین. من زۆر جار ینی ئەمە بۆ گەنجانە ینی جارجارە گوێمان لێ گرن گەنجان ماڵان ئاوێ من زۆر جارجاری وا هیلاکم پاڵەکەم ئیسراحەتکەم بەس کە بیرەکەم وانێ مجموعەیە ئیش هەیە نەکراوە ئەو ئیشانەش واجبی منە خوا عەلیمە هەڵەسم مەڵێم لەوانێ من 5 دقەیتر بمرم شێڵێنم شێڵێمێنم فلەبەرەوە هەڵسەتایک تەمەڵ مەبە لەبەرە تکا ئەەکەم تەمەڵ مەبن و تکا ئەەکەم گەر هەر هەمومانەوەی لەم قاعایە ئیش کات بۆ ئەوەی هەڵەیەک لەم کۆمەلگایە چاکاتەوە بەشمان ناکەشت وەگەر هەمووشمان ئیشکەین بۆ ئەم کۆمەلگایە جوانترکەین و باشترکەین هەر بەشمان ناکە. بارەکەڵڵاو فیکم زۆر سپاس بۆ برادران و خۆشەویستانم لە بێخود بۆ ئینستیتوتی ژیار بۆ ئامادەبوانی بەڕێز ئەزیێتان کێشا هیوادارم قسەکانم بای ئەوە بوو بێ کە جەنابتان عەزیزتان کێشاوە هاتوون گوێی بۆ گرن. بارەکەڵڵاو فیکم. دەست و چاوت خۆش کاک دکتۆر زۆر سپاس. بەڕێزان ئەمەوێ بیرتان بخەمەوە ئەم فستیڤاڵە لەلایەن هەردوو کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی کۆمەڵ بەڕاستەوخۆ دەگوازرێتەوە هەروەها لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکی کەناڵی ئاسمانی پەیام و گروپی ژیار بە هەمان شێوە ئینستیتیوتی ژیار بە هەمان شێوە ئەگوازرێتەوە بۆ ئاگاداری ئێوەی بەڕێز و خۆشەویست. کۆمەڵێک بروسکەی پیرۆزبایی هاتوون لەوانە بروسکەی پیرۆزبایی لە مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری کوردستانەوە ناوەڕۆکەی ناخوێنینەوە تەنها بروسکەی پیرۆزبایی هاتووە و ئاماژە بە ناوەکانیانەکەین هەروەها لەلایەن مەڵبەندی سلێمانی یەکگرتووی ئیسلامی کوردستانەوە هەروەها لەلایەن بنەماڵەی حاجی ئەحمەدی مەلافەتاحی قوڵەڕەشەوە بروسکەیەکی پیرۆزبایی هاتووە. سپاسی هەموو لایەکانەکەین. خی گەورە پاداشتی خێرتان بداتەوە جەنابی مامۆستا. زۆر بەخێر بن دووبارە. چرای ڕێمانە چرای ڕێمانە شەوقی محەممەد لە نێو دڵمانە عەشقی محەممەد هەر ئەو مامۆستا و نور و پرشنگە هەر ئەو سەرکردە و هەر ئەو پێشەنگە مرسەلی حەقە و لای خوا حەبیبە بۆ دەردی هەمووان هەر ئەو تەبیبە بێشک ڕەحمەتە بۆ گشت عالەمین ڕۆشنایی بەخشە ئەو لەسەر زەمین شانازی دەکەین کە ڕابەرمانە ئەحمەد موستەفا پێشەوامانە هێنەری ئاشتی و ڕووناکی ژینە سەرداری عوقبا و ڕۆژی ڤەژینە. سپاسی شاعری بەڕێز
مامۆستا ڕۆستەم خامۆشەکەین لە هەولێرەوە ئەم شعرەی بۆ ناردوین پێشکەشی ئەوەی بەڕێز و خۆشەویستمان کرد. ئازیزان و خۆشەویستان، ئێستا کۆمەڵێک سوپاس و پێزانین پێشکەش ئەکرێت. من ئاماژە بە ناوی هەردوو بەڕێز کە ئەو کەسەی کە دیارەکە وەرئەگرێ سوپاس و پێزانینەکە وەرەگرێ و هەم ئەو کەسەی کە پێشکەشی ئەکات. دیارە لەلایەن گروپی خامەوە سێ دیاری پێشکەش کراوە بە بەڕێزان دکتۆر شێرزاد و دکتۆر زانا و خات و نماڕێناس، ئەوانیش هەر ئەخەینە خزمەتان. ئێستا زۆر بەڕێز دکتۆر شێرزاد عەبدولوەهاب با بفەرمێ، هەروەها پرۆفیسۆر دکتۆر خالید محەممەد ساڵح بەڕێزیان بفەرمونون بۆ وەرگرتنی سوپاس و پێزانینێک. دووبارە بەخێر بێنە مامۆستا، کاک دکتۆر بەخێر بێن، سەرچاوم بەخێر بێن، سوپاس. چاپڵەیەک بۆ هەردوو دکتۆری بەڕێز. بەڕێزان دیارەک ماوە مامۆستا، دیاریش کەشماوە هەر بۆ جەنابی دکتۆر، جەنابی دکتۆر، جەنابی دکتۆر فەرموو. ماوە ماوە ئەوەش ماوە، ئەوە بۆ جەنابتە، ئەوە جەنابتە لەلایەن گروپی خامەوە پێشکەش بە جەنابی دکتۆر شێرزاد دەکرێت لەلایەن. بەڕێزان دکتۆر زانا ئەحمەد قەساب و دکتۆر کامیل شارباژێڕی با بفەرمونون. فەرموو کاک دکتۆر. ئەوە ئەڵێ وازم لێ بێنە دوای تووشی زەرەرێکی کەش دەکەم، ماوتە کاولیکەی. فەرموون کاک دکتۆر. عەلەیکوم سەلام. دیارەکان تکایە؟ ئەوی تریش ماوە کاک دکتۆر. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر زانا ئەحمەد قەساب بۆ ئامادەبوونی هەروەها بۆ پێشەشکردنی وتارەکەی. خات و نماڕێناز با بفەرمێتەوە سەر ستەیج. ئەم جارەیان میوانێکی زۆر بەڕێز و خۆشەویست، ئەویش مامۆستا سۆران عەبدولکەریمە تەشریفی هێناوە. زۆر زۆر بەخێر بێت مامۆستا سۆران، سەرسەر و سەرچاومان، خوای گەورە پاداشتی خێری بداتەوە بۆ ئامادەبوونی. فەرموو مامۆستا. حللتم أهلا ونزلتم سهلا وطبتم وطاب ممشاكم. بخير بين فرموا. زۆر سپاس بۆ مامۆستای عەزیز و خۆشەویست. زۆر بەخێر بیت، زۆر بەخێر بیت مامۆستا. گروپی خامە بفەرمێتە ئێرە لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر عوسمان ئالانی با بفەرمون.
إيش كشمعة نمعة هذا أبو باش شتێکی کەژماوە پێما بێت عفو دەست و چاوت خۆش بێ کاک دکتۆر زۆر بەخێر بیت سپاس بۆ جەنابەت بەخێر بێن بەڕێزان کاک مەریوانی حاجی جەمال ئەگەر ئامادە بێت با بفەرمێت لەگەڵ دکتۆر محەممەد حاجی ئامانج ئامادەیە کاک مەریوان هەڵبەتە دیارە لێرە ئامادە نییە ئەوە ئینشاءڵڵا دوایی دیارەکەی خینە خزمەت بەڕێزان کاک شێخ سعدی ئەگەر ئامادەیە با بفەرمێت فەرموو کاک شێخ زۆر بەخێر بێن سەر چاوان فەرموون گروپی خامە زۆر باشە دەستان خۆش بێ بەخێر بێن زۆر بەڕێز کاک حاجی ئامانج با تەشریف بێنێتە سەرەوە هەڵبەتە بەڕێزان کاک حاجی ئامانج و کاک شێخ سعدی و کاک مەریوانی حاجی جەمال بەشێک لە سپۆنسەری ئەم فیستیڤاڵەیان گرتووەتە ئەستۆ خی گەورە پاداشتی خێریان بداتەوە سپاسیان ئەەکەین کاک حاجی بەخێر خزمەتان بەڵێ کاک محەممەد کوڕی کاک حاجی ئامانجە وەڵام محەممەد جارێککە دەسی ماچکەرەوە ئەو وێنێ باش دەرنەچوو دەسی ماچکەرەوە بەخوا کاک حاجێ بێ ماچکە ئا لەوێ وەستا بووم ناکرێ ئەم جارش کاک حاجی ئەم جارش بەخێر بێ کاک حاجی زۆر خۆشحاڵ بووین بەڕێز دکتۆر خالید گەردی با بفەرمێت نوێنەری تۆڕی میدیایی کۆمەڵ ئەگەر لێرە ئامادە بێت تۆڕی میدیایی کۆمەڵ بەڵێ مامۆستاوە بزانم خۆم لێ دوێرەگرم سلام علیکم ماشاء الله مامۆستا ئەوە مامۆستا جەنابەت هەر وتار بێژی هیچی تر نیت زۆر بەخێر بێی من خۆم بە نوێنەرایەتی تۆڕی میدیایی کۆمەڵ دیاری لە جەناوی مامۆستا وەرەگرم وێنەی جوانمان بگرن زۆر سپاس بۆ مامۆستا دەست و چاوتن فەرموو تەکلیفی لێ بکەم دەستم ماچکەی شانازیە مامۆستای ئاینی هەمیشە دەستماچکردنی واجبە منیش ماچێکم زۆر بەلام واساییە دەست و چاوت خۆش بێ زۆر سپاس بۆ مامۆستا خالید دکتۆر خالید گەردی سپاس بۆ ئامادەبوونی سپاس بۆ بەڕێزیان خی گەورە پاداش بداتەوە شانازیەکی گەورە بوو بۆ من وەکو نوێنەری تۆڕی میدیایی کۆمەڵ دیاریەک وەربگرم سپاسی زۆر بەڕێز دکتۆر خالید گەردیش ئەەکەم بەڕێز مامۆستا فەرهاد یاسین هەروەها کاگڕەنج با بفەرمونە سەر ستەیج بە سوپاسەوە زۆر بەخێر بێن سەرچاوان زۆر سپاس بەخێر بێن دەستان خۆش بێ صلى الله على محمد صلى الله عليه وسلم بأبي وأمي أنت يا خير الورى بأبي وأمي أنت يا خير الورى
وصلاة ربي والسلام معطرا اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد وصلى الله على أو بحر نور علم عرفانا كدرك غورناك غير علم الله سبحانه وصلى الله على أوزات باك قدس آياته كأخلاقي فسنديدي جنابي حي منانا وصلى الله على أو حزرتي صاحب كمالاته كأعلى معجزي قرباني بمن نور قرآنا لتاريكي شوي كفرا بيقدم لمعيكي دا 1322 دنيا چراخانا استا 1443 و پشتیوان بخوا هتا روژی قیامت ببوني محمد المصطفى لنيو ظلمان دنيا چراخانا عزیزان و خۆشەویستان گروپی بێخود جارێکی تر دێنەوە ئێرە و لەسەرم ستەیجەوە بەرهەمێکی ترمان پێشکەش ئەکەن بەڵام بەمەرجێک تکاتان لێکم سوپاستان ئەەکەم ئەگەر ئاوا گڵۆپی موبایلەکانتان یاخود فلاشی موبایلەکانتان بخەنە ئیش سەوتم نەما گڵۆپی موبایلەکانتان بخەنەیش و ئاوای لێ بکەن هیچی تێ ناچێ چونکە هەم مەنزەرێکی زۆر جوانە بەخشێ بە ستەیجەکەمان هەمیش بەڕاستی داهێنانێکی جوانە نازانم من هێناومەتە ئێرەوە یەکەم جارە وەنیە لەو دیویش زۆر لێ ڕازی بوونە و کوڕانەوتیان شتێکی جوان بووە دەی موبایلەکانتان دەرکەن تکاتان لێکەم تکایە موبایلەکانتان دەرکەن تکایە ئێستا ئەوەی نەیبینم ئیشاراتی بووەکەم دەی کاکە فەرمونون بەشی سەرەوە جەنابی ئەوە مامۆستا سۆران موبایلی 33 پێ حساب نییە تکاتان لێکەم موبایلەکانتان تکاتان لێکەم ئەوەی موبایلی پێ ئاوا ئێستا خۆشم دێمە خوارەوە ئاوایان بۆکەم سپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست فەرمونون بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله أنسی کوڕی مالک ڕزا ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ هیچ ڕۆژێکم گەشتر و خۆشتر لەو ڕۆژە نەبینی بوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەشریفی هێنا بۆ شاری مەدینە و هیچ ڕۆژێکیشم ڕەشتر لەو ڕۆژە نەبینی بوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەشریفی مبارەکی لە دنیا دەرچوو و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وفاتی فەرموو هەرێکێ لە ئەسحابەکانی پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم بە شێوازێک مەحزونی خۆیان و خەفەتباری خۆیان بۆ جیابوونەوە لە ئازیزەکەیان دەربڕیوە ئێستاش لە خزمەتانە بە شعرێک باسی مەحزونی یەکێکی تر لە ئەسحابی پێغەمبەرتان بۆکەم صلی الله عليه وسلم هیوادارم بەگوێی دڵگوێم لێ بگرن و لە خزمەتانە بم سيدي عالم محمد صلوات اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم لصاليا زلمان هي ربيع متوفى پادشاهی شفیع کۆچی دوایی کرد ذاتی پێغەمبەر شاری مەدینە تێک چوو سەر بەسەر شیوەن و گریان لە هەموو ماڵێ دەنگی دەرەهاتە خەیارێ ئەسحاب زانن لە دوای ئەم حاڵە ژیانیان سەختە و ژینیان مەحاڵە بەخوا بەعزێکیان لێ مرد بەعزێکیان نەخۆش بەعزێکیان لێکەوت بەعزێکیان بێهۆش بەعزێکیان بێهۆش
بەڵام جیا لەمان حەزرەتی بلال خۆشەویستەکەی ڕەسوولی جەلال ئیتر نەیتوانی لە مەدینە بێ ڕەوزەی بەجێهێشت بۆ شوێنێ دوور بێ فەرمووی دڵخۆشیم چی بێ لە دوای پێغەمبەر شەرتە تاماوم ببم دەربەدار شەرتە لە دوای تۆ گەورە محەممەد تەرکی مەدینە بکەم تابەت تازە لە دوای تۆ ڕەسوولی گیانی ئیتر من چی بکەم لە دنیای فانی تشریفی دەرچوو لە شار پێغەمبەر بە ئاو ناڵا ڕێگەی گرتە بەر ئەم دێ بە ئەو دێم شار و ئەو شار تا لە ئەرزی شام دانیش بە قەرار دانیش بە قەرار شەوێ لە شەوان لە شیرینی خەو حەزرەتی ڕەسوول ئەڵڵای چاو پێکەوم پێی فەرموو بیلال ئەی یاری عەزیز بۆ لە مەدینە و لە من بووی عاجیز پێغەمبەر فەرمووی بیلال بیرتەکەین تاسەی بانگەکە و سەدایەک دەکەین بلال وتي يا رسول الله روح في ذات كي هيك واد لكي لتو يشاري حضرتي بلال أقلي تبربو هسا ورافري لخوي رابو فرموي من كسر رش بيس ودلسن شيما بسري نوري شوخوشن دخجالت بم خاكم بدامان چیم بخوم کردوا لدوری یاران یکسر بوشوا بلالی دلبر برولای حزرات رقای گرتبر بشو بروش بساردی و گرمی رقای تیکر بعزمی جزمی لني ويشوا جاي مدينة بشاري رسول قوري مدينة روي كرد مزقود شوينة كي جاران بيادي رسول شاهي نازاران سرينا يسر روزي پیغمبر شاد وباخشي رسول سروار حضرتي حسن ريحاني بالخوش بلالي بيني زور بيبود الخوش فرموي بلال جيان أياري جياني خيرت هناوا وخوش بيسماني وبياني وبانجي بفرمو بيادي جاران صالاني بشو باقي دس بكر الله أكبر أهلي مدينة هموي هات ندار وتيان بيغمبر زندوب وتوال لقاء إخوان قرا وتوال بدنجي بلال مدينة خروشة أهلي مدينة سينيان جوشة أتاكم قيشنا وشي أشهدون بوي تواو تكرا ولهوشي خويتشو آخر جارجاران آلو كاتيا في غمر يديو إشارة يا استاد واي شمصال جيغا كي تشولا جورا كي حزرت هرخاك وخولا أرخاك وخولا أرخاك وخولا أنس بن مالك لا سريكا باسيات نوي بين الجانكا فرمي وروجا كي معلمو بلال باغيا زلكي بربو زامي خلقكا قشتي كل ياوا وفاتي حزرات ديسان قرياوا شيوان بربابو لشاري رسول قشتيان دلتنكون قشت ماتو ملول
إمام عمر فرمو يا بلال بير لقلنا بابشينا بلال بيفرمو قوري يمشارا تحملنا كم ضل بقرارا نسر عهدكم أقريم نام بينا نيتر ناقريم وروح بفداي خوتو يارانت فداي عاشقانو قجري روانت حضرتي رسول بزيارته حضرتي رسول دول بار دول بار دول بار شال سور دول بار دول بار دول بار شال سور دول بار دول بار شال سور بمو زيارتك يا حضرتي رسول بمو زيارتك حضرتي رسول بمو زيارتك حضرتي رسول ابو ميلكي جاري جارانك وابو ميلكي جاري جارانك وابو هاتو شوي يا والانك وابو هاتو شوي يا والانك دول بار دول بار دول بار شال سور دول بار دول بار دول بار شال سور بمو زيارتك يا حضرتي رسول بمو زيارتك حضرتي رسول بمو زيارتك حضرتي رسول دلقاق نساسا شتو شيداتا دلقاق نساسا شتو شيداتا آرازوي مرهم ديي بالاتا آرازوي مرهم ديي بالاتا دول بار دول بار دول بر شال سور دول بار دول بار دول بر شال سور دول بار كردي دوري شار سوري قسوة مأمار أقرشي كردي دوري شار سوري قسوة وسيلا وسيلا طيبا حلمي شفيع فضل منانا بسرهات وموخاكي بسرهات وموخاكي كوامس خال زريكي بميزاني شفاعات بميزاني شفاعات شيب حلمه بحر
بچاوی سر خدا بینا بچاوی سر خدا بینا بچاوی دل خدا زانا دول بر دول بر شال سور دول بر شال سور بو زیارت جناب حضرتی رسول بو زیارت حضرتی رسول بو زیارت حضرتی رسول گرداوم یا طبیب نازم گرداوم یا طبیب نازم مالی قیامت جا چون بسازم مالی قیامت جا چون بسازم دور بر شال سور دور بر شال سور بیم بو زیارت جناب حضرتی رسول بیم بو زیارت حضرتی رسول بیم بو زیارت حضرتی رسول چیم های اونیا عشقکی تویا چیم های اونیا عشقکی تویا دلو جانشما بفدای تویا دلو جانشما بفدای تویا دور بر شال سور دور بر شال سور یاری من سایده و سردارا لنی و عالم دادی یارا بون خوش و داعی گوزارا جناب احمد المختارا جناب احمد المختارا لری او شوی خدا خمکه دخاکو بیننا
رشين شانكم شبكم شور شانكم شبكم ياري من سايد وسار دارا لني وعالم نادي يارا ونخوش ولا غيب الزارا جناب أحمد المختارا جناب أحمد المختارا ليلة عوانم نما بوكر يا نوبي سجدابر دريا سياسة نباراني جي استسقانك جبكا يا سياسة نباراني جي استسقانك جبكا يا جي استسقانك جبكا يا من سايد وسار دارا لني وعالم دادي يارا ونخوش ولا غيب وزارا جناب أحمد المختارا جناب أحمد المختارا لسرتم دوج منا دنيا قزيا مانع الدمعاي كتركي تونكم تركي همو دنيا لكم شبكا همو دنيا لكم شبكا يا ريم سايد وسار دارا لني وعالم دادي يارا ونخوش ولا غيب وزارا جناب أحمد المختارا جناب أحمد المختارا بجماوم نا بجماوم ليارانم أجل زوبا بجماوم نا بجماوم ليارانم أجل زوبا بمرد لام قصوري جي نا استعفان دام شبكم بمرد اللام والصوري جينا استعفان الدم شبكام يا ريم سايد وسار داريا لني وعالم دادي يارا ونخوش ولا غيب وزارا جناب أحمد المختارا جناب أحمد أوالينا بروشي حاش ردا ودي لقاء محوين أوالينا بروشي حاش ردا ودي لقاء محوين حتى قيامة أهوى ويلانا كم تلكم
ياران جامل لو سحرايا چه سحرايا لباسنايا او تاينيا لو دنيايا هواني باهشتن خوايا عزيز وخود كوادي كرجو كل خود تيبو بعدي رقي سراس بقرادي لا يضي راستو تبلادي يا رنجامل لو سحرايا سحرايا لباسنايا او تاينيا لو دنيايا هواني بان قشتن خوايا ننكني ريقا كم دورا مردن آخرين سنورا كني ريقا كم دورا مردن آخرين سنورا بويا خليس ورا سورا هر وكلم جور بو أو جورا يا رنجامل لو سحرايا سحرايا لباسنايا او تاينيا دنيايا هواني بانهشتين خوايا لا يجمل من أقريسي لا نركض على النتهرسي لا خشوط على النفرسي هرچند نوت بيتو برسي يا رنجامل لو سحرايا لباسنايا او تاينيا لم دنيايا هواني بان يشتن خوايا ناوي ميواني خواجاني لا خزمت بيغمبراني ناوي ميواني خواجاني لا خزمت بغمبراني جيقي آوار روشاني همو دنيا بقرباني يا رنجامل لو سحرايا لباسنايا او تاينيا لم دنيايا هواني بانهشتن خوايا لسر روحي توي برجه بردوام ببيج مارا صلاة وسلام لسر أصحابه آل أمتي بقد بلندي بايا وهمتي
بايقلم جير به باراني رحمتي عام به بومات بلكون جفا ومينة زحمات بمشورة تواب باراني رحمات بمشورة تواب باراني رحمات بمشورة تواب باراني رحمات يا مان 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 يا أيها النبي والكوكب الدري أنت إمام الحضرات بكم لا دوري ياري عقله شمنا مواب عقله شمنا مواب يا أيها النبي والكوكب الدري جوابي لن تراني كم جارقم برا بجوابي لن تراني كم جارقم برا يا أيها النبي أنت إمام الحضرات سلطانها الغيبي أنت إمام الحضرات سلطانها الغيبي أخباشوا برواس حاربي ومايلي لسار بي
هينا بلد نمزاني دانا ودوا هينا بلد نمزاني دانا ودوا طبعا بداوي لبردنا وكمال قصيدة دعوة كراو بلام ناتواني كبير خين لبر ويكات تيبر رجوا كوتاي مسلسل كمانين بس صلاة الله سبحانه وتعالى.